بە ئامانجی هەستکردن بە گرنگی خوێندنەوە و خۆشویستنی کتێب و هاندانی لاوەکانمان بە گەڕاندنەوەی بەها بۆ خوێندنەوە تا لە ڕێگەیەوە گەورەترین وەچەرخان و گۆڕان لە ژیانی خۆیاندا بەرپا بکەن. هەمیشە باسمان لە گرنگی و سوود و کاریگەری خوێندنەوە کردووە. ئەوەشمان تەنها لەسەر ئاستی قسە نەهێشتەوە و بەڵکو لەسەر بنەمایەوەی کە خێزانی کوردی بە شێوەیەکی گشتی ئاشنا نیە بە کتێب و خوێندنەوە و وەک ئەرکی پەروەردەییشمان کە پێویستە ڕێنمایی کار و ئاراستەکار بین بۆ ئێوەمان کرد بە کردار و لە 14 2013 دەستمان پێکرد. لەگەڵ بەشێک لەم فێرخوازانە کە ئەو کات قۆناغی حوتەمی بنەڕەتی بوون، سەردانی کتێبخانەی گشتی بازیانمان کرد و چەند کتێبێکمان لەبارەی مێژووی کوردەوە وەرگرت. دوایەوەی پێشبڕکەیەکمان لەوانەی مێژوو ئەنجامدا کە 133 فێرخواز بەشدار بوون. لە کۆتاییدا تەنها 20 فێرخوازمانەوە لە کتێب باشترم نەدۆزیەوە بۆ خەڵاتکردنیان وەک سوپاس و دەستخۆشیەک بۆ بەشداریان. بۆیە لە 22 2013 لە ئاهەنگێکدا خەڵاتەکانیان وەرگرت. لە کۆتایی کۆرسی خوێندنی ساڵی 2012 بۆ 2013 داوام لێکردن کە سوود لە پشووی هاوین وەربگرن و بەشێک لە کاتەکانیان ببەخشن بە خوێندنەوەی کتێبەکان لە دەرەوەی کتێبی خوێندنگە و بەڵێنماندا کە لە ساڵی داهاتوو بەردەوام بین. لە بەرواری 16 2013 جارێکی تر لە کۆرسی نوێی خوێندن دەستمان پێکردەوە. ئەم جارە بە گفتوگۆکردن لەبارەی گرنگی خوێندنەوە و کاریگەری لەسەر ژیانمان و دواتر پیشاندانی کۆمەڵێک وێنەی تایبەت بە خوێندنەوە و وەرگرتنی بیرروڕا و لێکدانەوەی فێرخوازەکان لەسەر ئەو وێنانە. سپاس بۆخوا لە 12 2014 دەستمان کرد بە خوێندنەوەی یەکەم کتێب لەم وەرزەی خوێندندا. ئەو کتێبەش بە ناوی ئەو کوڕەشوانەی بوو بەسەر و کۆمار کە ماندێلایە کە بەڕێز مامۆستا فەرهاد شاکەلی زۆر جوان وەری گێڕاوەتە سەر زمانی کوردی و 120 لاپەڕەیە باس لە ژیانی نلسۆن ماندێلا دەکات کە بە وێنەوە ڕوونکراوەتەوە. ئامانجیشم لە هەڵبژاردننی ئەم کتێبە ئەوە بوو کە فێرخوازان فێری زۆر وانەی جوان ببن لەو کەسایەتیەوە کە هەر لە مناڵیەوە چۆن دەستی پێکردووە و چەند زەحمەتی کێشاوە، بەڵام لەبەرەوەی ئامانجێکی گەورەتری هەبووە واز نایەنێت و بەردەوام دەبێت هەتاوەی ئێستا بووە بە سمبولی یاشتی لە دنیادا. ئەم کتێبەمان لە ماوەی کەمتر لە مانگێکدا ڕۆژانە لەوانەی کۆمەڵایەتی و وانەی هەر مامۆستایەکی تر کە نەئاهاتەوە دەمان خوێندەوە و فێرخوازەکانیش گوێیان دەگرت و پاشان لەسەر هەندێک ڕوودا و بابەت دەوەستاین و گفتوگۆمان لەسەرە کرد. ئامانجیشم لەم بە کۆمەڵ خوێندنەوەیە ئەوەیە کە زیاتر خۆشەویست ببێت لە لای هەرزەکاران و سەرڕایەوەی هۆکارێکیشە بۆ گەشەکردنی بیر و هزریان. پاشەوەی کتێبەکەمان خوێندەوە داوام لە فێرخوازەکان کرد ئەو کتێبە چی پێبەخشین و چی فێرکردن لەسەر کاغەزێک کورتی بکەنەوە و بینووسن. ئەوەی جێگەی خۆشحاڵیە زۆرێک لە فێرخوازان هەمیشە بە پەرۆشەوە هەواڵی هەڵواسینی پەیامەکانیان دەپرسی لەسەر ڕووی دیواری ژوورەکە. هەر بۆ نمونە لە 12 2014 کاتێک بەمەبەستی خوێندنی وانەی کۆمەڵایەتی چوینە ژوورەکە بینیمان هەندێک لە نووسراوەکانیان کەوتبوونە خوارەوە بەهۆی شێی ژوورەکە زۆر نیگەران بوون. کاتێک ئەوانم بەو شێوەیە دەبینی ماندووبوونەکانم لەبیر ئەچووەوە و هەندێک جار دەموت ئەمە ئەگەر هیچیش نەبێت هەمووان لەم کارە سوودمەند نەبن ئەوە بە دڵنیاییەوە لانی کەم هەست بە گرنگی و بایەخی خۆی دەکات کاتێ بیرروڕاکانی خۆی دەبینێت هەڵواسراوە. پاشان بەڵێنمان بە فێرخوازاندا کە پاش خوێندنەوەی یەکەم کتێب سەردانی کتێبخانەی ئەندێشە دەکەین. هەر بۆیە بەهۆی زۆری ژمارەی فێرخوازەکان لە 2 ڕۆژی جیادا لە 4 و 3 2014 سەردانی کتێبخانەکەمان کرد و جگەلەوەی هەندێکیان کتێبیان کڕی بەشێکی زۆریش لە فێرخوازان خۆشحاڵ بوون بەو گەشتیان هەر یەکەیان بە شێوەیەک گزارشتیان لە خۆشیەکانی خۆیان دەکرد. ئەتوانم بەڵام لێرە فێری ڕێگاکانی ژیان ئەبم. ژیانی هەموو مرۆڤێک تاریکی تایە و کۆمەڵێک شت دروست ئەبێت لە ژیانە. بەڕای من هەموو چارەسەرێک گرنگە و چارەسەرێکیش کە من هەڵمژاردۆ لە ژیانی خۆما خودی کتێبەکانیم کتێبخانەیەک هەر لە کتێبەوە فێرم کە بۆ ئەوی بتوانم لە داهاتوودا بمە ئەهلی کتێب و فێری کتێب خوێندنەوە بم و کتێب منە خۆشەویست و شیرینە. هەمیشەڵێن قوتابخانە ئەمان بەستێتەوە بۆ کۆمەڵێک کتێبەوە کە هەندێک جار
زانیاریەکانی کتێبەکان زۆر ڕاز نین یان توانین بڵێن زانیاریەکان ڕێژەین یان پڕن لە هەڵا یان زۆر جارەڵین ئەو کتێبانە ئێمە فێری هیچ شتێک ناکا بۆیە ئەمانیش بدایەتی تەمانە یان لێرەوە ئەتوان کەسایەتی خۆیان دروستکەن بۆی کە لێرەوە ئاشنا بن بە کتێب و هەوڵ بن یانی ئێمە ڕێگەکەیان پیشانەیە. کتێبی تەیمور تاکە ڕزگاربووی گۆڕی بە کۆمەڵی ژن و مناڵە ئەنفالکراوەکان بەرهەمی نووسەر و ڕۆژنامەنووس کاک عارف قوربانیە بە شێوازی چاوپێکەوتن ئەنجامی داوە. ئەشتوانین بڵێن ئەم کارە بەشێکە لە مێژووی زارەکی کە لە کوردستان کەمتر بایەخی پێدراوە. بەڕاستی ئەم کتێبە شاکارێکی ناوازەیە، هەرچەندە پڕ ئازارە و باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێت ئەو دێڕانە بخوێنێتەوە نەگری یان زۆر ئازار نەچێژێت. بەڵام خوێندنەوەی ئەم کتێبە تەنها ئازار بەخش نەبوو، بەڵکو دڵخۆش بووم چونکە توانیم کتێبێکی تر هەڵبژێرم بۆ ئەوەی لەگەڵ فێرخوازەکان بیخوێنینەوە و لە چوارچێوەی پرۆژەی خوێندنەوەمان لە قوتابخانە. لە ڕاستیدا لە کوردستان کتێب بۆ تەمەنی هەرزەکار زۆر کەمە و بە تایبەت بابەتێکی نەتەوەیی لەم شێوەیە و بەو شێوازە داڕشتنە کە زۆر جوان و سەرنجڕاکێشە. هەروەها باوەڕم وایە تەیمور ڕێگایەکە بۆ تێگەیشتن لە ئەنفال و ئازار و مێنەتەکانی کورد لە ڕابردووە، جگە لە پیشاندانی زۆر وێنەی جوانی کۆمەڵگەی کوردی. هەر بۆیە ناتوانین سوود و کاریگەری خوێندنەوەی ئەم کتێبە بۆ فێرخواز بە تەنها لە خاڵێکدا دەستنیشان بکەین. خوێندنەوەی ئەم کتێبەم بە کارێکی گرنگ و کاریگەرە زانی پاشەوەی گفتوگۆم لەگەڵ فێرخوازەکان کرد و باسی ئەم کتێبەم کرد، هەموو بە خۆشحاڵیەوە چاوەڕێی وەرگرتنی کتێبەکانیان دەکرد. لە 6 سەی 2014 زیاتر لە 100 فێرخوازی قۆناغی هەشتم کتێبەکانیان وەرگرت تا لە پشووی مانگی سێ بیخوێننەوە و پاشان لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام گفتوگۆی لەسەر بکەین. لە 7 چواری 2014 گفتوگۆمان لەسەر کتێبەکە کرد، دوایەوەی هەریەکە لە فێرخوازەکان سەرنج ڕاکێشترین ڕووداویان باس کرد. دواتر بە شێوەی پرسیار و وەڵام بەردەوام بووین لەسەر گفتوگۆکە کە ماوەی زیاتر لە کاتژمێر و نیوێکی خەیاند پاشمانەوەمان لە دوای کاتی ئاسایی خۆمان لە قوتابخانە. ڕۆژانە فێرخوازان لەوانەی کۆمەڵایەتی و بە تایبەت لەوانەی هاونیشتیمانیدا ڕووداوەکانی ژیانی تەیمور دەکەن بە نمونە. جگەلەوەی کاریگەری ئەم کتێبە بەڕادەیەک بوو کە هەندێک لە فێرخوازان لە ڕۆژی ئەنفالدا چەند چالاکیەکیان ئەنجامدا و هەریەکەیان بیرروڕای تایبەتی خۆیان هەبوو لەسەر ئەم کتێبە. هەرچەندە ئێمە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا ڕۆژانە ڕوبەڕووی کێشە و گیرروگرفتی زۆرە بینەوە، بێگومان لە پرۆژەیەکی لەم جۆرە کە لە دەرەوەی پرۆگرامی خوێندنە زۆر گرفتمان هەبووە، لەوانە نەبوونی کتێبخانە و جێگەیەکی گونجاو بۆ خوێندنەوە. هەروەها کەمی کات کە هەمیشە بەدوای شاغیرێکدا دەگەڕام چونکە دەبوایە وانەی کۆمەڵایەتیشمان فەرامۆژ نەکردایە، بە تایبەتی لە کۆرسی دووەم کە باز لە مێژووی ئیسلام دەکات. ئەوەشم بە گرنگ دەزانی وەکو خوێندنەوەی کتێبێک و مەجالی گفتوگۆکردنی زۆر بوو. هەروەکو بەڵێنمان لە فێرخوازان وەرگرتووە بەردەوام دەبین.